شنیده اید که آسایش بزرگان چیست؟ برای خاطر بیچارگان نیاسودن. به کاخ دهر که آلایش است بنیادش، مقیم گشتن و دامان نیالودن. اجا ازانی آسایشی پیا گورکان راحتیان چیه؟ راحتی پیا گوره وسط دائما لزجره بو یکی کتر بکویت راحتی. وقتی بیونه خلق لدسی ام کوتو نسا آسایش او وقت او آرامشی بودید. به کاخ دهر که آلایش است بنیادش، که آلایش است بنیادش، مقیم گشتن و دامان نیالودن. با ام دنیا که متاعی که بو گمه و بو خوشی و بو خورازاندنو بو آمی بی اقل تیم ساکنون اوان ولی گرکیانه لأمشتانه نیوقیان خویان آمیتی دنیا نکن. همی زعادات و کردار زشت کم کردن، رسمی گنداوردن عادتی خراو کم کردنو اما رفتاری پیا گورکانه. همی زعادات و کردار زشت کم کردن، هماره بر صفت و خوی نیک افزودن. خاصه کردن و خراوه نکردن اما علامتی پیا گورس. رسمی گنداوردن و رسمی راحت داناین. رهی که گمرهیش در پیست نسپردن، دری که فتنهش اندر پس است نگشودن. ریغایی که پیاگمکا پیا ناچن، درگایی که لپشتی و باز کر شر و مرافش رو عوید ای وسن بازی ناکن. اما چه ریغایی که همه پیا اچین؟ سال و سال چت گران تروید، سال و سال دست تنگ تروید. کورا اچوا بو حج 500,000 تومان مثلا اغا 1 ملیون تومان خرج حجه که عمرس و 10 ملیون تومان سفره دوای حجه که دوای نه. کامیان اصله، کامیان نکی ایو، کامیان بکی ناوی. اگر امکانی حج بیت حج اشب بیکی نیکی قرزاری. چی امکانی بیو چی امکانی نوی سفره دوای حج دانخی هیچ قرزار نیه، هیچ مشکلی کنی. امکانی ایسا کسی که بجه چون مشکل نیه، مردم گشتی واقع جواکی اعمس. شنیده اهل دنیا صفر قبیش نیند، خلقی هم دنیا هم 3 سنه وامنیش. اهل دنیا صفر قبیش نیند، چون طعامند و همچو دارو و درد. خلقی دنیا 3 سن، دسته که انوانه خوراک، دسته که انوانه دوا، دسته که انوانه نخوش. اوانیانه وانه خوراک ناکرینه خوی، اشی حروش بی خوی. اوانه وستریان لیگین، معاملیان تکاکین، رفیقیان نکین، ناکرین مجبورین وین تکیانه. دکاندار مجبوره بروات دکان چای و خلقوی و خلق بین با دکانکی. دکتر بچواتا مطبقی نخوش بی بوله. اما ایتر وکو تعامه ناکرید خوتی لیلا بی. دسته دومیان فرقی چون طعام در خوردند که از ایشان گزیر نتوان کرد و نه خوراک نتوانی خوتیان لیلا بی اشه توش لیان بی. باز جمعی چون داروی دردند که بدان گهگه است حاجت مرد. دسته یک چند ونه دوا بعضی وقت گرکته بید. اها لوقتی شرار دسته یک تیانه ونه ناوجینه اون سرو کلمان بشکت، سرو کلمان ساق کنو اوانه دوای درد. دارو خانگل شاری جوان را سیانیات چوارن. سیانیات چوار دانه بوم شاره بسه، چون نخوشین کمتره، دکانی خوراکش افرتره. بنابراین اوانه و دوای دردن احتمالا 5 دانن 4 دانن. اوانه نون هیو نخوشکون، اوانه نون هیو امرن. باز جمعی چون درد بازدررند، تا توانی به گرد درد مگرد. بعضی که انوانه نخوشین و درد وکی عاملی شوال پلیت، عاملی چناکشکیا، عاملی لارو ناراس. اما نیشه رفیقیان که توشی گه چلاوید مغره و دوری امانه. لجامعه اگر بیجین ام خلقت چنیکن، اگر 100 نفر انسان لروی زویاون 95 انوانه خوراک، 5 دوای دردن. تو اشی بزانی رفیقی کامیانی. همیشه اکثریتی مردم عوامن، اقلیتی مردم جیرن. تو تکلیفی خود روشن کرو، ایسا خود لدلی خودتا لخو بپرسه، تو لدسته جیرکانی یا لدسته عوامکانی. اگر گرکتان لدسته سیومش بیجم، دسته سیومش گیلکان.
طبيعتا گێل نییە لەم مەجلسا چون گێل نایە بۆ جەلسەی ئەوین پس یا ئیساتە دانیشتین جوزی عەوامەکانین یا جوزی ژیرەکانین ئەگەر ژیری بە گوێی عەوام بکەی درۆکەی ژیر نییە لە قەوڵی مەکە ئەگەریش عەوامی تەکلیفی خۆ ڕۆشن کەرۆ لە قەوڵی ژیر بکە با تۆش بچیتە بەرۆ دەی ژیرەکانی عالەم ناپەزێرن لە قەوڵی گەوچکردن 99% ئەو کەسانەیەژن ئەگەر وانەکەمە ڕسواوم ئەگەر وانەکەمە مەنحمەکەن هۆشیان بێت بزانن کێ مەنحیانەکە ژیرەکانن مەنحیانەکەن یا گێلەکان ئەگەر گێلەکانن مەنحیانەکەن من گێل مەنحمنەکە عەڵاجەیم لێتی لقمان ڕۆژێک هاتۆ فرە ناڕەحەت و لێیان پرسی بۆ ناڕەحەتی وتی نازانم چ پەنێکم دا لە بازاڕە گێلەکان فرە تاریف مەکەن ئەشێ من ژیرەکان تاریفم بکەن بەنابەرئین هۆشتان بێت ڕەسمیگەن علامەتی ئەوە نییە ئەکسەریەتی مردم وانە شوێنیوە دروسە ڕەسمیگەن ئەشێ ژیرەکان قبوڵی بکەن تا دروسوێ یا ژیرەکان ڕەدی بکەن تا تۆ خۆتی لێلا بدەی وەختی ژیرەکان ئەمە قبوڵ ناکەن مەیکەن حەج بەڕاستی مبارەکترین جەلسەیەکە بچن سەر بدەن لەم حاجیە لە زیارەتی ماڵی خواوە محەبەتتانی پێ بنوێن و محەبەتیشتان پێ بنوێنێ وەلێ محەبەت وە پوڵ وە کادو نیشان نادرێت محەبەت وە تەماح نیشان نادرێت لە هەر کوێ تەماح و محەبەت بارەکات دوو برا بۆچی دەکەنە سەر یەکتری احتماڵاً تەماحی ئرس کەوتە سەبەینی دایک و فەرزەندێک بۆچی لێک عاجزەون احتماڵاً تەماحێکوێتە بینیان لە هەر کوێ تەماح نەما برایەتی شروعەوێت ئیتر با فرێژ لەسەری ئەم بەخشە نەچم تێمۆناوی ئەسڵی چەندانە مەطلب کە ئیمڕۆ لە بازاڕ و خەیابانی شاری جوانڕۆ جاروبار پێشتێ و حقیقەت من فرە ناڕەحەتەکە وەزیفەمە بێژبی داستانێکی هەر ئەم لەحزە هاتمە مزۆت لە بەرادەرێک بیست گەرەکم و داستانێکی تر بێژم داستانەکەی و مختصەرتر و ئەوتانە بۆێژم ێژن دەقەیەک بایزیدی بەستامی کەوتێ سەر ڕێ و توێشی حەجی ئامادە کردو و خەریکە ئەڕوە لە بەغاوە کەوتێ سەر ڕێ بەرەو بەسرە لە نێزیکی بەسرە پێیەگەیە پێی و قەیافە ئەیناسێ ئەچوا لێ پرسێ ێژێ تۆ بایزیدی ێژێ بەڵێ ئیتر ئەوسافی بایزیدی بیستێ پیاوی خواس و ترسی هەز لە خوا و خۆفی خوای هەو لەبەر ڕزای خوا حازرێ فرەکارێک بکات ێژێ و بایزید ێژێ وەغر ێژێ بۆ حەجەچم ێژێ پیاوەتی و بێ فرە نەوار و محتاجین فرە داماین بێ ئەوە بۆ حەج حازر کردە بیەوە من و 7 دەفعەوە دەوری منە بخولێرۆ تاخوا حەجەکە قبوڵ بکە ئیتر ئەمە ڕاسوێت یا درۆوێت فعلەن وتیا و هەس و ئاغمەژ نەفێت عەقڵیش ڕێ هەز قبوڵی بکە بایزیدیش حەسێ وفتەوی دڵی خۆیەکە مامەڵەیەکە ئیساتە لەبەر ڕزای خوا یا ئەشێ بیکایانەیکە ئەیکا و تێتۆ ئیتر ناچەوە بۆ حەج پوڵ نەماوە توێش دوای هاتێ و ئەگەڕێتەوە تێتۆ شەو لە ماڵە خەوە وێنێت ڕؤیای سالحەتان حتمەن بیستێ نازانم من ئەو ڕؤیا سالحەوەیانە وەلێ ئەگونجێنێ وایەتە چون پیاوی گەورەوە بایزی خەو ئەوێنێ لە خەوە وتیان پێی ئیمڕۆ مامەڵەیەک کرد لە هەرچیە مامەڵە ئیمساڵ لە دەوری کەعبە و مەکە ئەکرێت بۆ حەج لە گشتی پڕنەفتر یعنی حەجەکە ئەگەر تەفسیری بکەین بە زوانی عەقڵی من یعنی حەجەکە قبوڵ بوو بێ ئەوە بچیتە ماڵی خۆ براگیان حەج بۆ وەسە لە یەکتری بێدار بووینەوە مامەڵە بۆ وەسە مامەڵەگەلی خوایی وەکی ئینفاق وەکی ئیسار وەکو زەکات بۆ ئەوەسە نەفس پاک بێتەوە ێژن شاگردێکی ئەبوو حەنیفە کە باش فقهی یاگرت و وەختی زەکات ها خۆریاندا ئەبوو حەنیفە وتیان ئیبنی یوسفە وابزانم وە ئیسم ئەبوو یوسف وتیان ئەبوو یوسف زەکات نا وتی چۆن خۆفرە دەوڵەمەنە وتی بەخوا نایە وتی دەی چۆن نایە ئەیمە نازانێ واجبێ وتی وەڵا زەکاتە 6 ساڵە بێەوە ملیار بەر لەوە بێتە ساڵێک ماڵەکەی گشتی هەدیەوە کاتە ژنەکەی ێژێ ئەمە لە تەرەفی منۆ هەدیەوەتەوە ژنەکەی ئەیوات نایەڵێ بێتە 1 ساڵ لەسەری دەمانگە 9 مانگە ئەویش هەدیەیە کاتۆ ژنەکەی ئەم ماڵە هیچ ساڵێ نییە وەلا هیچکەوە هیچ کامیان زەکات نات وتی لە نەزەری فقهیوە دروسە کارەکەیان وەلێ لە نەزەری تەسکیەی نەفس و غەڵەت زەکات بۆ وەسە ڕۆح و پاک بکەیتەوە بۆ وەسە برایی بکەیتەکی مسلمانانە و دۆستی بکەیتەکی خوا ئەم برایی ناغاتەکی مسلمانە و فێڵی چەکاتێکی خۆیاوتەکی خوایشە دەی ئەمە کوێی زەکات داین
دۆستێکە فەرمێت ئەوە تۆهمەتێکە بەندە سەنەدەکەی لە کتێوی دکتۆر سروشە مطالعەم کردوێ لە بەڵێ ئیتر با ئیسلاح بێت منیش ئەم تۆهمەتمە نەداوێت و ئەگەر تۆهمەتە ئەوەسەوە ئەگەر ڕاستەوەسە تاریخ هەرواسە دۆستانێکە لە تاریخا مطالعەکەن هۆشیان بێت با من ئەمە بێژم تاریخ دوودانە نەقد نەکرێت نەقدی دەرونی و نەقدی بیرونی نەکرێت ڕەوایەتەکانی هەر غەڵەتی واتیە لە زەربول مەسەلێک ئاژن تاریخ زوڵمەی نووسێ و عەداڵەت سکوتەکە ئەوانە واقینیانە لە کەسێ دانیشن تاریخێکی بۆ نووسن و ئەوانەوە خۆشیانێرەکە نەق ناکەن چون ێژنە قسە بکەین ئەوێتە چاپلووسی دەرنەتیجە فرێ لە تاریخ هەمیشە تەحریف بە هەر حاڵ لەو بەحسیچە تێمە دەر تێمە سێژ چواردانە ڕەسمی شاری خۆمان یەکێکیان فاتحەخوانی برا فاتحەخوانی ئیمڕۆ وای پێ هاتووێ باوەڕتان بێت مردیەکەوە ئەمرێت ئەگەر ئەو خەرجە ئەیان کرد بۆ فاتحەخوانیەکەی قەومەکانی نەیان کردایە بۆ فاتحەخوانیەکەی بیان کردایە بۆ دەرمانی دەردەکەی حکمەتی خوای لێ دەرکەین کاورا هەر ئەمرد ولی ئاوەم سەختیە نەوە مردووە ئیمڕۆ مرد احتمالاً خۆشتر ئەمرد احتمالاً ئەگەر ڕێی بوایە و حکمەتی خوا ئیجازەی بدایە دێرتر ئەمرد کاورا مردووە کاورا هەر هەواڵی نەپرسیە ئیساتە ئۆتۆبوسێک دەربەسە لێ لێرا بۆ سەردەشت دەی برا ئەمە کوێی پیاوەتیە ترافیک دروستەکەی جادە شلوغەکەی خەڵک گرفتارەکەی ئۆتۆبوسێ پیاوی لە جوانڕۆوەی بۆ سەردەشت ئەم پیاوانە ئەگەر یەکێکیان شاغڵوێت دوکانداروێت من تێم لە لای کەوش بسێنم ئەچم چی دوو ڕۆژە دوکانەکەی بەسییاوە منیش قەرزارم هەر ئەم دوکاندارە قەرزم پێوات ئەمە دوو کەڕ لە دێهات هاتم بۆ جوانڕۆ کەوشێک لەم پیاوە بسێنم کەسێکی تر قەرزم پێ ناوە نامناسم چون تۆ بردوتە بۆ فاتحەخوانی بۆ سەردەشت ئەمە دوو کەڕت من تێمە جوانڕۆ کەوشەکەم بۆ ناوێ ئەچمەوە هەرچێ دەفحیچەوە قەرز تێم بۆ جوانڕۆ کەی ئەمە زەرورەت هەر ئەو ئۆتۆبوسە گرتوتەوە 6,000 من 30,000 بووە لە ڕێی خوا لە گوناحی ئەو خۆش بێ بیەوە هەژارە سکی تێر بێ تۆ ئەگەر ڕاستەکەی ما نازانیم حەسێ و کتێوە لە قیامەتا بازیەکەنەوە معلومەوێت تۆ ئەم شتەدا سەنەدەکەی هەست ناکەویتە درۆوێ بازێکی هەر نەچوو بۆ فاتحەخوانێ چ قەسەمەخوایە ژێ هاتم تۆ چاوە نەکەوتم نازانی ئەم سەنەدیچە هەر بازەکرێ ئەزانن تۆ درۆ کردێ بەنابەرئین ئەوەنە زەرورەتی نییە بۆ فاتحەخوانی بکێش و خۆکێشاندن بۆ خۆیچم و دۆستانی وەکی خۆیچم ئەمە بێژم براگیان فاتحەخوانی جێگەی سوخەنڕانی نییە تێیدا ئانیشی 45 دقیقە قسەکەی کاورا ماشینێکی گرتووە لە دەرەوە ماشینەکە کرایەس دەربەس هاوردیانە ئاژانسە وتیانە بێ ئەچینە ناو 5 دقیقە فاتحەیەن و تێنۆ دەر ئەویش بۆ نێم 5 دقیقە وێسیاوە دێرانەوە تێتە ناوەکەوێتە داوی محێدین 45 دقیقە ڕاندەکە لە دەرەوە 1000 قسەی ناحسەوەکە 45 دقیقەکە چون فاتحەخوانی بۆ سەر ڕۆژێک 100 دانە ماشین تێت گەرەکیانە 5 دقیقە بشنەوە تا ئەم خەیابانە خەڵوەت بێت تۆ هەر خەریکی قسەکەی 500 دانە ماشین تە پێسەبانیەک ماشینە ئۆڵنەکە ڕێ نییە بڕواتەوە و 2 سەعاتی تریش ئەم شارە خەڵوەت ناوێت هۆشمان بێت عەقڵی ئیجتیماعیمان بێت بەعزێ شتێ لە ئیجتیماعی ڕعایەت بکەین من الحەمدولله ئەمتانە کەم ئەچەس پێوە خۆمەوە چون خۆتان نەزانن ئەگەر فاتحەخوانی نێژن پێم ئۆڵەن قسە ناکەم دوو منیش ێژن پێم 3 دقیقە قسەکەم و فاتحەیەکە دەمبوڕێت ئیتر ئەویچە بابێ سێفزای جارێ فاتحەخوانی مزۆت ئەشێ تەکلیفی چی پێ بکەین ئەوە بەحسێکی جێس لە مەسئلەی فاتحەخوانیە بەعزێ چت خوێنینەوە ێژن گلەییمان لێکن بۆیە ئەچن ێژە پرسیان لە کاورایە تۆ کێی وتی تۆ من ناناسی وتی نۆڵا وتی من قەومی خەزوورەی زاوای کوڕی ماڵی شێخ شتێکی ئاوا شتێکی دووری وتی هەڵا نازانم چۆنە وە جۆرێکی تر ژێڕنەوتی و قەومی خەزوورەی زاوای سەپانی ماڵی شێخم شوانەکەی ماڵی شێخ براگیان بازە کەس تێ بۆ فاتحەخوانی فاتحە هەنۆز نازانێ مردوەکە ژنە یا پیا ئەیتر دەی بۆ هاتی برا دەی ێژم نەوە فڵانە کەس وا لەوێنە گلەییم لێ بکەنەوە گلەیی 3 دەلیلی هەست ئەم 3 دەلیلە هەرسیانەکەیان کەنیندار ئەم کەمێ عەقڵی خۆی وردکاتۆ گوێ نهاتە هیچ کام لەم 3 دەلیلە یەک تۆ گلەیی ئەەکەی لە من بۆ مەسەڵەن کاکەم